هەمانگی ئابووری و وزە لە نێوان هەرێم و ئەمریکان بەرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر جۆن زەبید پرۆفیسۆری ئابووری لە ڕێگەی زووم لە ئایۆوا لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێبێتۆم کاتتان باش. ئەو گرێبەستانەی لە بواری وزە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا کراون تا چەند پەیوەندیەکانی هەردوو لە بەهێزتر و فراوانتر دەکات. پێش هەموو شتێک هەندێک پێم وابێت زۆر باش تێنەگەیشتم لە پرسیارەکەت، بەڵام ئەگەر باش لێت تێگەیشتبم با من لێرەوە سپاستان بکەم بۆ ئەم دەرفەتە بۆی کە لەگەڵ تەلەڤیزۆن و شاشە جوانەکەتان بم لەسەر ئەم بابەتە گرنگە قسە بکەین. ئیدارەی ئێستای ئەمریکا پەیوەندی ئابووری و بەرژەوەندی ئابووری خۆی لەگەڵ وڵاتانی دیکە لە هەموو گیان وستوەتە هێڵی یەکەم بەرژەوەندیت، ینی خستوێتە یەکەم داواکاری خۆی ئەگە پۆلێن بەندی بۆ بکەین. وەک دەبینین لە وڵاتانی دیکە ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکە بەگشتی ئەو ئابووری ئەولەویەتی ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان کراوە، ئەمەش بەشێکە لەو ئەجەندا و دنیابینەی ئیدارەی ترەمپ. وەک دەبینین کە ئەم ڕێکەوتنانە واژۆ کراون لە بواری وزەت لە کەرتی وزە. هەندێک لە کۆمپانیا ئەمریکەکان لە بواری وزە کار دەکەن لە ناو کوردستان لە سێکتەری وزە و لە سەرچاوەکانی وزە. ئەمە سەرچاوەی وزەی هەرێمی کوردستان بەهێزتر دەکا. پێم وابێ هەموو کات شتێکی باشە بۆ کوردستان بۆ ئەمریکا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبێ هەموو کات پەیوەندیە ئابووریەکانمان خود بڕیارە ئابووریەکانمان ببەستینەوە بە سیاست کە ئەمە بەلای منەوە شتێکی گرنگە. کەوا بێت ئێستا توانین بڵێن هەرێمی کوردستان لە ئەولەویەتی ئەمریکادا لە پەیوەندی ئابووریەکانی و دروستکردنی وەبەرهێنان؟ بەڵێ پێم وایە ئەگەر ئەم ڕێکەوتنت نەبینی واژۆ بکرێت. ئەمە ڕێکەوتنێکی گەورەیە، ڕێکەوتنێکی بچووک نییە. ئەمە بڕێکی زۆر پارەی تایە بۆ هەرێمی کوردستان و بەرهێنانێکی زۆر گەورەشە بۆ دوو کۆمپانیای سەرەکی و گەورەی ئەمریکی. بۆیە بە دڵنیاییەوە ئەمە وە بەرهێنانێکی زۆر باشە بێ بۆ هەردوولا. دکتۆر زۆر کات و لە ماوەی ڕابردووە تا ئاسا شەوڵە درێت مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان دروست بکرێت، بەتایبەت لە دوای ئەنجامدانی ئەم گرێبەستانە لێکدانەوەیکی هەڵە لە عێراقەوە کرێت و نانەوێت هەرێمی کوردستان سوود لە وزەی خۆی ببینێت بۆ بەرژەوەندی هەموو گەلانی عێراق، نەک تەنها بۆ کوردستان، بۆ هەموو گەلانی عێراقە. ئەمریکا تا چەند ئامادەیە قواری هەرێمی کوردستان بپارێزێ و لە گەڵیشی بەردەوام بێت بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتن و گرێبەستانەی کە کراون؟ من پێم وابێ ڕێکەوتنێکی لەو جۆرە بۆ عێراقیش باشە، نەک تەنها کوردستان. خۆتەزانی ئێمە ئەبێ بە دیوە ئەرێنیەکەی سەیری بکەین، بە دیوە باشەکەی سەیری بکەین، بە شێوەیەک سەیری بکەین کە ئەم ڕێکەوتنە پارە و سەرچاوە ئەهێنێتە هەرێمی کوردستان، نەک تەنها کوردستان بەڵکو عێراق بە شێوەیەکی گشتی. بۆیە من پێم وایە هەردوو لا براون. بەڵێ ئێستا بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەمریکا ئامادەیە چی بکات لەمڕۆوە؟ چ پاڵپشتێکی هەرێمی کوردستان بکات؟ چ فشارێک لە حکوومەتی عێراق بکات کە دەست بە هەناردەی نەوت بکاتەوە؟ من هیوادارم کە بگەنە ڕێکەوتنێک کە هەردوو لا تێبگەن کە بازرگانی و بەرهێنان وزە لە بەرژەوەندی هەمویانە و بگەنە خاڵێکی ڕێککەوتن و تێگەیشتنێک کە ئەکرێ نەو دەست پێ بکاتەوە. من هەموو کاتوتومە هەر ڕێککەوتنێکی بازرگانی هەموو کات هەمووان تێدا براوە بن.
واتە ئێستا ناتوانم بڵێم ئەمریکا براوەیە ناتوانم بڵێم تەنها کوردستانیش براوەیە ئەمە بۆ هەردوو لای عێراقیش براوەیە لەم ڕێککەوتنەدا بۆیە خەڵکی وڵاتەکە سوودی لێبینن کاریگەریەکەی ئەبینن دواتر کە چەندە باش بووە چەندە کاریگەری کردو سەر پژێوی ژیان و گوزەرانیان و خزمەت گوزاریەکانیان بۆیە ئەم ڕێککەوتنە هیچ جیاواز نییە لەو ڕێککەوتنانەی دیکەی کە کراوە لە وڵاتانی دیکە هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهان توانێتی شوێنی خۆی بکاتەوە ناوچەیەک بێت کە چاوی وەبەرهێنەرانی دنیا و بەتایبەت ئەمریکای لەسەر بێ ئەکرێ بیڵێیتەوە هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی جێی خۆی بکاتەوە لەسەر نەخشەی وزەی جیهان کە ئێستا تەواوی وڵاتانی دنیا پێویستیان بە وزەیە چ لە نەوت چ لە غاز چ لە بەرامەکانی دیکەی وزە هەرێمی کوردستان توانێتی لەم شوێنەیە جێگەی خۆی بکاتەوە ببێتە جێی سەرنجی وەبەرهێنەرانی بیانی هیچێک لە ئێمە بەبێ وزە ناتوانین بژین خۆتەزانی هەموو کات وڵاتان بە دوای سەرچاوەی وزەدان سەرچاوە جیاوازەکان یەکێک لەوەی ئەو تەقلیدیەکەیە ئەوەی کە ئێستا هەیە نەوتە غازە بەڵام هەندێک وڵاتی دیکەش هەن کە ئێستا بە شوێن بەدیلە ئەگەر ژاردەی دیکە ئەدۆزنەوە وەکو ئەوەی کە پێڵێن وزەی خاوێن ئەجا ئەو وزەیە بێت کە لە بە بەکارهێنانی با ئاو ئەم شتانە بەرهەمی هێنی بۆیە من پێم وایە هەموو وڵاتێک خۆی بڕیارەدا چۆنی دەوێت کە چه سەرجاوەیەکی وزەی دەوێت لە ئەمریکا ئێمە هێشتا بە تەواوی و بە زۆری پشتمان بە سەرچاوە تەقلیدیەکەی وزە بەستووە وەکو نەوت و غاز ئەمە دیارە کە بۆ ئێوەش باشە بۆ عێراق و هەرێمی کوردستان باشە بۆ ئەمریکاش باشە چونکە ئەوەی کە ئێوە هەتانە وەکو سەرچاوەیەکی سروشتی کە من دڵنیام لە کۆتاییدا بۆ بەرژەوەندی هەمووان نەتەنیا خۆتان وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان هەلی زۆریان پێدراوە یاساکانیان بۆ ڕێکخراوە ئاسایشیان بۆ دابین کراوە ئەمە تا چەند وا لە کۆمپانیا ئەمریکیەکان ئەکات هەوڵی وەبەرهێنانی زیاتر بدەن لە کوردستان یان با بڵین خواستیەوان چییە تا بێن دەست وەبەرهێنان بکە لە هەرێمی کوردستان و بەرژەوەندیەکانی ئەمریکا بێتە هەرێمی کوردستان بۆی کە تۆ وەبەرهێنەر و وەبەرهێنانی بیانی سەرنجی ڕابکێشی بە تایبەتی ئەمریکی دەبێ کراوەبی دەبێ ئەوەی کە پێ دەڵێن ئابوووریەکی کراوە سیاسەتێکی کراوە ئابوووریەک بێت کە هانی وڵاتانی وەبەرهێنان بدا بێتە وڵاتەکەتەوە سەرنجی ڕابکێشێ واتە چونکە دوولایەنەیە تۆ دەبێ سەرنجی کۆمپانیا ڕاکێشی و سوودیش ببینی بۆیە من پێم وایە ئەم سیاستەی کە ئێستا گیراوەتە بەر بە ئاراستەی بەدیهێنانی ئەو ئامانجەیە بە ئاراستەی ڕاکێشانی سەرنجی کۆمپانیای بیانیە بۆ ناو هەرێمی کوردستان ئەوانەی هەیە کە تۆ باست کرد من پێم وایە وەکە بینین ئێستا هەرێمی کوردستان هەموو ئەوەی کە من پێڵێم بنەما شتی سەرەکی بۆ ڕاکێشانی سەرنجی وەبەرهێنانی بیانی هەیەتی ئەوەی کە ئێستا ئێمە دەبینین لە واژۆکردنی ئەم ڕێکەوتنە لەگەڵ دوو کۆمپانیای گەورەی ئەمریکی سەلمێنەری ئەوەیە بەڵگەی ئەوەیە کە بەڵێ هەرێمی کوردستان ئەوەی هەیە و ئەتوانێت سەرنجی وەبەرهێنەری بیانی ڕاکێشی بەڕێز دکتۆر جۆن زەبیت پرۆفیسۆری ئابووری لە ڕێگەی زوم لە ئایەوە لەگەڵمانداوی زۆر سپاس بۆیەوە